ماشەڵڵا گوڵ ئینسان هەر بە بینینی دڵی خۆش دەبێت و بۆنی خۆشە و ئینسان جەوی دەبێتەوە. ئەگەر کەسێک لە خەویدا گوڵ ببینێت کە زۆر ئەو پرسیارەمان لێ دەکەن ئایا خەوبینین بە گوڵەوە و بە ڕەنگەکانی گوڵەوە مانای چییە؟ گوڵ لە خەوێدا بە شێوازێکی گشتی هێمای خۆشی و شادی و هەروەها هێمای ژیانێکی خۆش و هێمای خۆشەویستیە بە تایبەت بۆ کوڕ و کچێکی گەنج ئەگەر لە خەوێدا گوڵ ببینن بە تایبەتی گوڵی سپی گوڵی سوور و هەر جۆرە ڕەنگێکی گوڵ ببینن هێمای خۆشی و شادیە و هێمای سەرەتای ژیانێکی خۆشە و هەروەها هێمای نزیک بوونەوەی زەواجە. ئەگەر کوڕ و کچێکی گەنج لە خەویاندا وایان زانی گوڵ بۆ یەکتر دەنێرن یاخود گوڵ بە یەکتر دەدەن ئەو خەوە هەر زۆر باشە و هێمای نزیک بوونەوەی زەواج و دەستپێکی ژیانێکی نوێیە بە ئیزنی خوای پەروەردگار. قسەی خۆمان بێ ئەوە خۆشە ژن و پیاوێکی هاوسەردار لە خەودا گوڵ بۆ یەکتر بنێرن یاخود گوڵ بە هەدیە بۆ یەکتر بکڕن یاخود گوڵ بدەن بە یەکتر ئەو هەر خەوێکی زۆر باشە و هێمای خۆشی و شادی و بەختەوەریە لە ژیانیاندا و هێمای ئەوەشە ئەو ژن و پیاوە زۆر یەکتریان خۆش دەوێت و لەگەڵ یەکتردا زۆر ئاسوودەن جە هەردوو بکەن ئەو خەوە خۆشەی ببینن. خەوبینین بە ڕەنگەکانی گوڵ ڕەنگی سوور ڕەنگی پەمەیی ڕەنگی سپی هەموو جۆرەکانی باشە هێمای خۆشەویستی و خۆشی و شادی و سەرەتای ژیانێکی نوێیە. تەنها گوڵی زەرد نەبێت هەندێک جار بۆ هەندێک کەس هێمای خەم و خەفەت و نیشانەی هەبوونی گیر و گرفتەکانی ژیانە خوای پەروەردگار هەموو لایەکی لێ بە دوور کات. بینینی گوڵی جوان و گەشاوە و ڕێک و پێک لە خەوێدا هێمای خۆشی و شادی و هەروەها بەختەوەریە لە ژیاندا و هێمای خۆشەویستی و ژیانێکی خۆشە بە ئیزنی خوای پەروەردگار. تەنها لە دوو حاڵەتدا خەوبینین بە گوڵەوە ڕەنگە ماناکەی زۆر باش نەبێ هێمای گیر و گرفتی ژیان و هێمای سەرنەگرتنی ئەو پلان و بەرنامە بێت کە ئەو کەسە هەیەی خوای پەروەردگار کار ئاسانی بکات بۆ هەر کەسێک کە لە ژیانیدا بەرنامە و پلانی باشی هەیە. یەکەم ئەگەر کەسێک ببینێت ئەو گوڵانە سیز بوون هەڵوەریون بە شێوازێکی ناشیرن بیان بینێت تێک و پێک شکاون ئەوە هێمای هەبوونی گیر و گرفتی ژیان یاخود توشبوونی گیر و گرفتی ژیانە یاخود هێمای هەبوونی خەم و خەفەتە خوای گەورە هەموو لایەکی لێ بە دوور کات. دووەمیان ئەگەر کەسێک ببینێت گوڵ خراپ دەکات گوڵ دەبڕێت یعنی داری گوڵەکان دەبڕێت و گوڵەکان خرا دەکات و تێک و پێکیان دەدات ئەوەش هێمای هەبوونی خەم و خەفەت و گیر و گرفتی ژیانە. جانەچی لە خەوێدا گوڵان خراکەی و نێویان کەوێ و داری گوڵەکان ببڕێ خوای گەورە هەموو لایەک لە هەموو خراپەیەک بە دوور کات. ئەگەر کەسێک ببینێت لە خەویدا گوڵ خزمەت دەکات ئاویان دەدات داری گوڵ دەچێنێت گوڵەکان دەبڕێت بۆ ئەوەی کە جوان بنیانی خزمەتیان دەکات بە جوانی و ڕێک و پێکی ئەوەش هێمای سەرەتای ژیانێکی خۆش و هێمای شادیە و هەروەها هێمای ڕزق و ڕۆزیە و زۆر جاریش هێمای خێرێکە کە ئینسان تووشی دەبێت هەڵبەت بەپێی کەسەکانیش خێرەکەت جیاوازە و دەگۆڕێت بەڵام گرنگەوەیە ئەو خەوە هێمای شادی و خۆشی و توشبوونی خۆشیە. خوای پەروەردگار هەموو لایەک لە هەموو خراپەیەک بە دوور کات هەر خەوی خۆش ببین و هەمیشە بەختەوەر و ئاسوودە و کامەران بن.